یەکێک لەو ڕۆمانانی کە بڵاو بۆتەوە هەڵگری ناوێکی سیر کە ئەویش ناوی سژینە. سژین خۆی لە دووتوی هەواڵەکەیە نووسەر ئەنوەر عەباسی ئاماژی پێکردووە کە ئەم ناوی لە چیەوە وەرگرتووە. نووسەر ئەنوەر عەباسی دیارە لەگەڵەوەی کا ڕۆمان نووس و نووسەرە هەروەها سیاسی و ڕۆژنامە نووسیشە و بەهۆی بارودۆخی سیاسیەوە لە ئێران ڕووی کردوتە هەرێمی کوردستان و لە باشووری کوردستان ماوەیەکشیانی بەسەر بردو، بەڵام بەهۆی ئەو گرفتانەی کار هەبووە لە بابی سیاسی ڕوو کردوتە وڵاتی سوید و لێ نیشتەجێەوە خاونی چەندین نووسینی بە پێز و خاونی چەندین شعر و چیرۆکی زۆر باشە و لە هەردوو زمانی کوردی و فارسیە چیرۆکە نووسێت. هەروەها یەکێکیش بە لەو کەسانی کە بەڕێوەبەری ماڵپەڕی خەپات بۆ کە تایبەتە بە ئەدەبیاتی هاوچەرخی کوردی تێدا ئەو بابەتانەی کە لە ڕووی ئەدەبیاتی هاوچەرخە و بە تایبەت هاوچەرخی کوردستانیش سەباسییان لەسەر کردووە لە ڕێگای ئەو ماڵپەڕەوە و خزمەتی زیاتریان بە بواری ئەدەبی کردو. لە ئێستاە لەژێر ناونیشانی سژین ڕۆمانێکی بڵاو کردوێتەوە. ئەو سژین وەک ناوێک هەژماری کردووە کە چۆن شوێنێک ئەخورێ، بەڵام لە هەمان کاتیشە کە ئەخورێ ئازاری بۆ دروستە بێواتە نە ئەوەی بخورێ و نە ئەوەشە نەیەشێواتە لە هەردووکی تێکەڵاوە بێ. ئەمە ناوێکیان یان دەستەواژەیەکیان بۆ داناوە لەژێر ئەم تایتڵەیە کە سژینە وە خۆی زیاتر ئاماژی پێکردو، بەڵام وەک لە درێژی گفتوگۆکانی شخصی لەسەر کردو تا ئێستا ڕوون نەبووتەوە کە بە تاوەتی ئەم ناوە وایە یاخود نا. ئەنوەر عەباسی کە زیاتر بە ناسناوی هەرس ناسراوە، شاعیر و نووسەر خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان و دانیشتی وڵاتی سویدە و هەتا ئێستا چەندین کتێبی شێعر و ڕۆمانی لە باشووری کوردستان و لە سوید چاپ و بڵاو کردوێتەوە. لا بەشێک لە ڕۆمانەکەیدا هاتووە جارێکیان لەسەر دەمی زانکۆدا پرسیارم لە هاوڕێکی شاعرم کرد ئایا لە کوردی تا هیچ وشەیەکت جۆ لێ بووە بۆ حاڵەتێکی تایبەتی برین کە هاوکات هەمە خوێ و هەم ژانەکات، ئەو کاتەی کە ئەگەر چی ئەزانی ژانەکات و نابێت دەستی لێ بدەی هەتا خۆی چاکە بێتەوە، بەڵام هەری نۆکی تێچەقێنەوەی خوێنی چی پێڵن ئەبێ وشەیەکمان بۆی هەبێ زۆر بە ئامادەی و بەبێ ئەوەی کە زۆر بیری لێ بکاتەوە وەکو بڵێ هەر لەو کاتەیە برینێکی ئاوای هەبێت و ساڵە هەیە ئەو ناوی لەسەر زمانەوتی سژین. سژین ڕاست ئەو حاڵەتێک کە باسیەکەی ئێستا من ساڵە هەیە ئەو شێ لەو مانایەدا بەکارە بم، بەڵام هەرچی بۆی گەڕام نەمدیت و نەمبیست کەسێک پێشتر ڕاستی بکاتەوە کە ئەو شێ بەڕاستی بەو مانایە هەیە یاخود نا.